بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. حمد سپاس تاج بخوای پەروەردگار، زۆر سپاسی لە قیژیار و بەتایبەتی هەردوو بەشی زانستی و بەشی بانگەوازەکەن بۆ سازان و ڕێخستنی ئەو پانێڵە ئیمانی و پەروەردەیە کە بە ئیجازەی هەردوو مامۆستای گەورەمان ئیجازان دەخوازم کەوا مۆڵەتم دەنەمژ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست کورتە باسێک دەربارەی کۆمەڵێک ئاماژە و ئیشاراتی زانستی لە حەزدا بکەین. ئێمە دەزانین بەڕاستی حەج وەکو مامۆستایان باسییان کرد گەورەترین کەرنەڤاڵە کۆنگرەی جیهانی ئومەتی ئیسلامە و هاوار و بانگی ئیمانە بەڕاستی کە بانگێک باوکی پێغەمبەران هەزاران ساڵ بانگی خەڵکی و ئیماندارانی کرد. دەبینن ئەو خەڵکە هەموو بە جۆش و خرۆشەوە وەڵامی ئەو بانگە ئیمانی دەدەنەوە و تحقیق و بەدیهاتنی یەکتایی و یەکتاپەرستی تەوحیدی رب العالمین سبحانه وتعالى لە حەزدا کە لەوێ دەیان مەبەست و حیکەم و ئەسراری دیکە کە خوا سبحانه وتعالى هەر خۆی دەزانی. بەڵام ئێرە لێرە باس لە کۆمەڵێک حقائق کۆمەڵێک ئیشاراتی زانستی دەکەین لە حەزدا بەتایبەتی لەو شوێنە پیرۆز و مبارەکە کە مەکەی پیرۆز و کەعبەی ماڵی خوا سبحانه وتعالى و دروشمەکان و شعائیری حەج بەڕاستی چەندین نهێنی تێدایە، چەندین ئەسرار و ئاماژەی زانستی زۆر ڕوون و ئاشکرای تێدایە و چەندین سوود و مەبەستی تێدایە کە خوای پەروەردگار دەفەرمێ لیەشهدوا مەنافع لەهم کە خوا سبحانه وتعالى بە چەندین سوود و قازانج و کەڵکی هەیە مەبەستی هەیە لەو ڕۆژانەدا. بۆیە سوود و چاکەی ئینسانی تێدایە هەم لە دنیادا و هەمیش لە قیامەتدا. بە کورتی لەوەی باز دەکەین کەوا بزانین یەکەم لە چەند خاڵێک باز دەکەین. یەکەم مەکەی پیرۆز یەکەم شوێن بووە لە زەویدا بەدی هاتۆ. کۆمەڵێک ئێستا بەو توێژینەوە جیۆلۆجیەکان کرایە دەربارەی خاک و پێکهاتەی خاک بەتایبەتر پێکهاتەی ئەو بەردە ئاگریانەی کەوا لە مەکەی پیرۆزە وەک شاخەکانی مەکە ئەوانەی کە چوونە سەردانیان کردێ شاخێکی ڕەش و ڕوت و ماتە گشت و جیا و ئەوەی لێ ناڕوێت چونکە یەشێک لە سیفەت و تایبەتمەندیەکانی ئەو بەردانە بەردی ئاگرین کە پێیان دەڵێن ناری ئەو بەردانە کەوا کاتی خۆی یەکەم جار وەکو قۆناغەکانی زەوی باز دەکرێت زەوی سەرەتا شل بووە وەکو گڕی گرتووە سوتاوە شل بووە دوای وردە وردە ساربیتەوە شوێنەکانی دیکەی لێ پەیدا بووە. جا بۆیە بەپێ ئەو توێژینە و جیۆلۆجیانەی و ئەو دروستبوونە بورکانیانەی کەوا هەیە مەکەی پیرۆز و خاچی مەکە و بەردەکانی مەکە یەکەم یعنی فێرست ئەوە بووینە بەرد بووینە کە دروست بووینە لەسەر زەویدا. یەکەم شوێن بۆ کە خوا سبحانه وتعالى لەوێوە ئەو پارچە زەویە و وەکو دوورگەیەکی وشکانی لەناو ئەو ئاوە زۆرەی کە سەرەتا زەوی داپۆشتیوە وەکو هەموو قۆناغەکان بازەکەن سەرەتا زەوی هەر هەمووی ئاوە بەهۆی ئەو بارانە زۆرەی کە لە قۆناغەکانی سەرەتای دروستبوونی هەسارەی زەویەوە دروست بووە. سەرەتا پارچەیەک لە زەوی لە خاک وەکو دوورگەیەک لەسەر لە تەقینەوە بورکانیەکان پەیدا بووە کە ئەو شوێنەیە کە شوێنی مەکەیە بەهۆی بە بەڵگەی ئەوەی ئەو بەردە ئاگرینانە کۆنترین بەردەکانی ئاگرینە لەسەر زەوی کە تا ئێستا تەمەنی بە کاربۆنی یۆرانیۆمی پێدەڵێن ئەو کاربۆنی تشکدەرە بەهۆی زانراوەکەی یەکێک لە کۆنترین بەردەکانی سەرڕووزەی ئەو بەردانن کەوا لە خاچی مەکەی پیرۆز هەیە. بۆیە کۆنترین بەردە دروستبووەکان ئەو ئاماژەیەکەوە مەکەی پیرۆز یەکەم خاک بۆ یەکەم شوێن بۆ یەکەم وشکانی بۆ لەسەر زەویدا پەیدا بوو. وەکو وێنەی کە دەیبینن ئاوا لەن پارچەیەک زەوی بووە دواتر وردە وردە تێیدا تەشەنەی کردووە. ئەو ئاماژە زانستیە لە فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە تەنانەت لە ئایەتیش کە خوای پەروەردگار دەفەرمێ ئین ئەوەل بەیت وضع للناس للذي ببكة مباركا وهدى للعالمين فيه آيات بينات. خوای پەروەردگار دەفەرمێ چەندین ئايات و بەڵگەی ڕوون و ئاشکرای تێدا یەکێک لەوانە مەقام ئیبراهیم. جا لەو تەسمیەی مەکە بە بەکە یەک لەو مانەی کە هاتووە بەمانەی ناوەڕاستی زەوی دێ ناوەڕاستی زەوی وەسەتی زەوی دێ کە بەکە بەو مانای و لە هەردوو تەفسیر لە هەردوو قاموسی ڕاغیبی ئەسفەهانی و هەروەها لە خەلیل لە مەفاتیح غەیبدا دەڵێ مەکە سمیت بذلك بەکە لأنها وسط الأرض ناوەڕاست و ناوەندی زەویە سنتەری كالمخ الذي هو أصل ما في العظم وەکو چۆن مۆخی ئێسک لە ناوەڕاستی ئێسکدایە دەڵێ ئاوا مەکەی پیرۆزیش بۆیە پێی دەڵم بەکە چونکە ناوەڕاستی زەویە کڕۆکی زەویەوە لە وشکانی وەک تێکڕای گۆی زەویدا کەواتە یەکێک لەمانە واتاکانی شاری مەکە کە بەکەیە ئاماژەیە بەوەی مەکە ناوەڕاستی
زەویەوە ئەسڵی پەیدابوونی هەموو زەوی خاکەکانی دیکەیە لەسەر زەویدا. ئاماژەیەکی دیکە لە دوو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتووە کەوا مەککە یەکەم خاچی وشکانی بووە لە زەویدا پەیدا بووە، وەکو بڵێ تەپۆڵکەیەک بووە، وەکو دوورگەیەکی بووە بۆ سپی بووە لەسەر ئاودا سەرەتادا، و دواتر هەموو خاکەکانی دیکەی زەوی لەوێ کشاوە گەشان کردووە پەیدا بووە. وەکو حەدیثی یەکەم دەفەرمێ كانت الكعبة خشعة على الماء قد حيت فدحيت منها الأرض. وكل فرم الخشعة يعني أكمة لاطئة بالأرض، بارسة تابولكيكا كوا تاخذ بين السر زويدا دور بري همو أو به. وفرمودي دوام ابن عباس فرمي پیغمبر خدا صلی الله علیه و سلم فرمي أول بقعة وضعت في الأرض موضع البيت، يكم بقعة يكم شوين يكم خاك لسر زويدا بيدا بود فرمي شويني بيت مالي خوابه ثم مدت منها الأرض. عليوا همو زوي خاككاني ديكي زوي وشكانكاني ديكي زوي لوي كشاو لوي بيدا بو. وإن أول جبل وضعه الله على وجه الأرض أبو قبيس ثم مدت منها قبيس منه الجبال. فرمي كم سياي أبو قبيسك لشاري مكة أوش يكم وكتازر باس ماكر لو بردر ئاگریانەی کە هەیە ئاماژەیەکەوە کۆنترین بەردەکانی وەچیاکانی لەسەر زەوی چیاکانی شاری مەکەی پیرۆزە. ثم مدت أي بسطت منها الأرض. وەکو لە تەفسیری ئەو ڕاوەی ئەو فەرموودە هاتی، عنی لەوەیەوە زەوی کشاوە و پان بووە، تەخت بووە. سائر جوانبها فهي وسط الأرض وقطبها. وەکو ئیمام مناوی لە فەیض القەدیر وادڵ واتە ناوەڕاستی زەویە و هەروها لەوێشەوە جانب و دەوروبەرەکەی کشاوە. واتە خاڵ و شوێنی کەعبەی پیرۆز یەکەم پارچە خاک بۆ لەسەر زەویدا کەوا خوای پەروەردگار خەڵقی کردەوە پەیدا بووە، دواتر خاکەکانی دیکەی لەوێ لێ کشاوە و پەیدا بووە. ئەوە یەکەم لە ئاماژەکان. هەروەها ئاماژەی دیکە ئێمە کشوەرەکانمان هەیە کە کشوەرێکمان پێ دەرن کشوەری دایکە کە سەرەتا کشوەرەکانی ئێمە حەفت کشوەرمان هەیە، حەفت قاڕەمان هەیە وشکانەکانی زەوی کە سەرەتا یەک پارچە بوونە پێیان دڵ پەنگایە ئەو کە دایکی کشوەرەکانی پێ دەڵێ. خاڵ و شوێنی کەعبەی ماڵی خوای یەکەم پارچە بووە کە لەو قاڕە گشتیە لەو دایکەیە پانکایە کە ناوەکەیتی لی جیابیتەوە. واتە یەکەم شوێن یەکەم پارچە خاک یەکەم پارچە کیشوەر لە کیشوەرەکانی زەوی لەو حەفتانەی کە هەیە ئەو کیشوەرە بۆ کەوا مەکەی پیرۆزی لەسەر خوای پەروەردگار بنیاد ناوە. وێ لەسەر دەڵێ خاکێک بووە لەسەر ئاودا لە زەویدا هەمووی لەسەر ئەوە بوونە، دواتر پەنجای پەیدا بووە، دواتر کیشوەرەکانی دیکەی لێ پەیدا بووە. ئەو حەفت کیشوەرەی کە ئێستا ئێمە مرۆڤایەتی وە زەوی لێ وشکانیە هەرم وەکو لە وێنەکان هەیە، بەو شێوەیە کیشوەرەکانی دیکە پەیدا بوونە. و ئاماژەی کە لێرە چی ئاماژە ئەوە یەکەم کیشوەر کە لێی پەیدا بووە لێی جیابیتەوە ئەو کیشوەرەیە کە شاری مەکەی پیرۆزی لەسەرە. دووەم ئاماژەی زانستی مەکەی پیرۆز ناوەڕاست و سەنتەری وشکانی و تێکڕای زەوی بەگشتیە، واتە لە ڕووی شوێنی چەقی هەموو زەویە. لە چەند لێکۆڵنیەوەکی جیۆلۆجی زەوی ناسی و بەرنامەکانی پێوانەکان کە ئێستا زۆر کەس دەتوانێت وەکو گۆڵگل ئێرثمان هەیە و هەروەها قیبلە لاکتۆرمان هەیە، ئەو دوو بەرنامەیە زۆر بە ئاساییەوە چەندی توێژینەوە کرایە کە دواتر سەرچاوەکانم باس تێدا ئاماژە پێکردیە. دەرکەوتەکەوا مەکەی پیرۆز دەکەوێتە ناوەند و چەقی بازنەکانی ئەندازەی، واتە کە بەو دوو بەرنامەیە وێنەیەکی ئاندازایی بۆ تێکڕای وشکانیەکانی سەر ڕووی زەوی بکێشین ئاخر نوقتە ئاخر خاڵ و نوقتە لە وشکانەکانی زەوی مەکەی پیرۆز دەکەوێتە ناوەڕاستی ئەو پارچە وشکانیانەی کەوا لە هەر هەموو سەر زەویدا هەیە. هەواتە هەموو کیشوەرەکانی زەوی ئەو وێنە ئەندازای دەری دەخاتکەوە خاچی وشکانی لەسەر گۆی زەوی و لە دەوری شاری مەکەی پیرۆز بە شێوێکی زۆر سیستەم یعنی منتەزەم هەمووی بە دەوریدا دابەش دەبی هەموو وشکانیەکان. بەمە شاری مەکەی پیرۆز دەکەوتە ناوە ڕاست و چەق و سەنتەری هەموو وشکانی سەر زەوی وەکو لە وێنانەی کە ئێستا دەیبینن. خوای پەروەردگار دەفەرمێ وەکەذلک ئەوحەینا ئیلەیکە قورئانا عەرەبیەن لیتونذیرە ئومە القوڕا ومن حەولەها. شاری مەکە بە دایکی شارەکان ناوبردێ و هەرتی شارە لەوەیەوە دەفەرمێ ومن حەولەها هەمووی دەکەونە دەوروبەری شاری مەکەی پیرۆز. و
وەکو لە وێنانە دەبینین کەوا بە هەردوو شێوە کۆتایی وشکانیەکان کە ئەو وێنەیە ئاندازەیە تا ئاخر وشکانیەکانی هەر هەموو چواردەوری شاری مەککە لەسەر زەوی کە وێنە ئەندازەیە دەچێشی دەبینی بازنەکە کۆتایی پێدێ وە چەقی ئەو شوێنە دەکەوێتە چەقی ناوەڕاستی زەویە کە شاری مەککەی پیرۆز دەگرتەوە. بۆیە مەککەی پیرۆز بەڕاستی سنتەر و ناوەڕاستی وشکانی سەر زەویە و پێگەیەکی ناوازە و تاچی هەیە یعنی جیاوازە لە هەموو جیهاندا لە هیچ شوێنێک و شارێکی دیکەی جیهان ئەو شوێنە نییە. بۆیە بەڕاستی پاک و بێگەردی بۆ خوا سوبحانە و تەعالە کە لە قورئاندا شاری مەککەی بە ئوم القوڕا ناو بردووەکە وەسفی کردی یعنی دایکی هەموو شارەکان و گەورەی هەموو شارەکان. هەر لەوەش کە دەیبینن مەککەی پیرۆز دەکەوتە ناوەڕاستی تەنانەت گۆی زەویشدا ئەگەر هەر هەموو زەوی کۆکەینەوە ناوەڕاست و چەقەکەی بەو وێنە ئەندازانەی کە ئەو وێنە هەندەسیانەی چێشراون ڕێک دەکەوێتە ناوەڕاستی گۆی زەوی بەچی بەوەی کەوا پارچە پلێتەکانی عەرەبیمان هەیە ئەمە ئەو چینانەی کەوا زەوی لێ پێکاتەوە کۆمەڵک پلێت پێ دەڵێن ئەو پلێتانە لە ژێرەوە لێک نزیکن جایەک لەو پلێتانەی کەوا شاری مەککەی لەسەرە پێدێ پلێتی عەرەبیا ئەو پلێتە عەرەبیا لەوێ دەکەوێتە ناوەڕاستی پلێتەکانی دیکە واتە طەبەقاتی ژێرەوەی زەوی ها کاتی بوومە لە زیلزال ڕوودەدە باز دەکەن دەڵێن پلێتەکان جوولەی کردێ و لێک نزیک بووینەوە ئەوانە جا پلێتی شاری مەککە دەکەوێتە ناوەڕاستی پلێتەکانی دیکە ناوەڕاستی پلێتەکە هەموو پلێتەکانی دیکە بە دەوری پلێتی عەرەبینە بۆیە وەکو سنتەر وایە ئەو جوولە بکە ئەوانیش بە دەوریدا جوولەی دەکەن یعنی سوبحانەڵڵا زۆر شتێکی سەیرە بۆیە بەدەگمەن نەبووە لە شاری مەککە بوومە لە زەو شتی وا ڕووداتن چونکە پلێتەکانی دیکە ئەو لە چەقی هەموو پلێتەکانی دیکەیە ئەگەر ڕوژدە لە پلێتی عەرەبی لە لێوارەکانی پلێتی عەرەبی ڕوودەدا کە شارەکانی دەرەوەی وەکو شام و لێوارەکانی شام و وە کۆتایی یەمەن ئەوانە دەگرێتەوە وەیە ناوەڕاستی هەر شەش پارچە پلێتەکانی تری توێکڵی زەویانی ئەو قشڕەی کەوا زەوی کوتڵەکەی کە هەیە بە هەموو لایەک دەورە دراوە کە بەردەوامیش لە جوولەدانە یعنی لە بنەوە بەردەوام لە جوولەدانە بە شێوەیەکی هێواش و وەنەگۆڕ بەو پێی مەککەی پیرۆز لە ناوەڕاستی پلێتی عەرەبیدایە مەککەش کەوتەتە ناوەڕاستی ئەو پلێتە بۆیە هەموو بەڕاستی ئەوانە ئاماژەنەکەوە مەککەی پیرۆز ناوەڕاستی سەر زەویە بەگشتی هەر هەمویان کە دەجوولێن لەوە تەیخوای پەروەردگار زەوی خەڵق کردێ بەو شێوە دەمینێنەوە بەو سیستەمە ڕێکوپێکە بەو ئەندازێ دەمینێنەوە تا کۆتایی گردون کە خوا سوبحانە و تەعالە خۆی دەزانی کەیە. سێم ئاماژەی زانستی ئێمە ئاراستەی باکووری موگناتیسیمان هەیە ئاڕاستەی باکووری موگناتی شاری مەککە زەوی چی هەیە ئیتیجاهی موگناتیسی هەیە لەگە ئیتیجاهی جوگرافی ئێستا ئەو لایمە باکوورمانە و لە باشوورمانە شیمال و جنوبمان زەوی چی دیکەی هەیە ئیتیجاهاتی موگناتیسی هەیە یعنی ئێستا ئێمە هەموو لە هەموو شارەکانی سەر زەوی باکوورمان باکووری ئەو شارە ڕێک لەسەر باکووری موگناتیسی زەوینە تەنها یەک شار نەبیکەویش شاری مەککەی پیرۆزە لەوێ ئەو بۆسەڵەی موگناتیسی کە زەوی هەیەی لەگە ئەو بۆسەڵی کە باکووری شاری مەککەیە ڕێک و ڕاست و ڕەوان هیچ لادانێشی نییە بە ئاراستەی باکووری حەقیقی زەویە کە بەڕاستی ئەوش بەڵگەیە کە خوای پەروەردگار بەبێ حکمت نییە شاری مەککەی لەو شوێنە پیرۆزە بنیاد ناوە بۆیە مەککەی پیرۆز هیچ لادانێشینە ئینحرافاتی نییە کە بۆسەڵەکە دادن لەگە بۆسەڵی باکووری مەککە هەمان ئەو بۆسەڵەیە کە بۆسەڵەی موگناتیسی چکە زەوی هێزێکی کێشکردنی هەیە لە ناخەوە کڕۆشیدا هێزی کێشکردنی موگناتیسیە بۆی ئەوانەی زیاتر لە فیزیا ئەوانە زیاتر لەوەی تێدەگەن بەڵام ئاراستەی بۆسەڵەکەی ئەوەش بەڕاستی ئاماژەیەکی ئەوەی کە خوا سوبحانە و تەعالە ئەو شوێنەی هەڵبژاردیە لەسەر هەموو شوێنەکانی دیکەی سەر زەویدا و هەروها ئاماژەیەکی دیکە یەکانگیر ئاراستەکانی جوگرافی زەوی و گۆشەکانی کەعبەی پیرۆز بە تایبەتی لەگەڵ چی لەگەر گۆشەی حەجەری ئەسوەد یعنی سوبحانەڵڵا لە بەهار و پاییزدا ڕۆژ هەڵاتنی ڕێک لە زاویە و گۆشەی بەردەڕەشەکەیە کە حەجەری ئەسوەدە لە بەهاراندا و لە پاییزدا کە ڕێک کە ڕۆژ هەڵدێ لە حەجەر ئەسوەد دەدا لە پاییز و لە بەهاراندا چونکە ئەو کاتێک کە ئەعتیدال دەبی بە خۆمان دەزانین کاتێک کە شەو ڕۆژ ئەعتیدال دەبی ئەو کاتی ئاراستەکان دیاری دەکرێت نەک لە ئاراستەی لە زستان یاخود لە هاویندا چونکە لە پاییز و هاویندا
شەو ڕۆژ یەکسان دەبن ئەو کاتی خۆر هەڵات و خۆر ئاوابوونی بە تایبەتر ئەگەر خۆر ئاوابوونیشی ئەگەر لەسەر چبی لەسەر بنیاتی ئیبراهیم بی عليه السلام ئەو حەجەرەی کە هەیە ئەویش بکرێتەوە بەیت و کەعبەی پیرۆز کە وەک لە وێنش ئەو دکتۆرە وێنەکانی کێشاوە ڕێک ئاوایە وە گۆشەی بەردەی کەعبە ڕێک گۆشەی زەویە لە بەهار و پاییزە لە ڕووی ڕۆژهەڵاتی شاری مەکەی پیرۆز ئەوەش ئاماژەیەکی دیکە چوارەم ئاڕاستەی تەواف و خوڵانەوە بە دەوری کەعبەدا هەمومان دەزانین بە دەوری کەعبە چۆن دەخولێنەوە چۆن تەواف دەکەین لە چەپەوە بەرەو ڕاست یعنی چەپمان لە کەعبەی پیرۆزە ئاوا دەخولێنەوە ئەوەش ئاماژەیە کە بەڕاستی هەرچی لە کەوندا هەیە لە گەورەترین یعنی گاڵسکی و مەجەڕەدا کە هەمیان لە جوولەدا تا گچکەترین هەرچی هەسارەی هەرچی ئەستێرەکان هەیە هەرچی تەنۆڵکێ تەنانە ناو گەرد و گەردیلەکانیش کە ئەلیکترۆنەکان بە دەوری ناوکە پرۆتۆنەکان دەخولێنەوە هەر هەمویان بە دەوری لە چەپەوە بەرەو ڕاست پێچەوانەی میلی کاتژمێر دەخولێنەوە هەر هەمووی ڕاستیەوەش ئاماژخوای گەورە فەرمێ كلهم في فلك يسبحون هەر هەمویان لە خوڵگەدان لە جوولەدان لە گوزەردان بە دەوری خوڵگەیەکدا وەکو مەلەکردن وانە بەردەوام هەر هەمووی هیچ شتێک نییە لەو کەونەدا لەو بوونەدا لە وەستانبی هەر هەمووی لە جوولەدان و هەر هەمووشیان لە چەپەوە بەرەو ڕاست بە پێچەوانەی میلەکانی خوڵانەوەی میلی سەعات و کاتژمێر گوزەر دەکەن هیچیان وانە تەنانەت کاتێک ئەلیکترۆنەکانیش بە دەوری سنتەر و کڕۆچی گەردیلە ئەتۆمەکە دەخڵێنەوە بە هەمان شێوە لە چەپەوە بەرەڕ لە شوێنی خوان جوولان هەیە و بە دەوری ناوکەوەش نیکڵەکە گوزەر دەکەن تەنانەت لە ئەوەی ئەوە تریش بەو دوای لە کیمیا لە کیمیانی ئێمە زۆر گەردمان هەیە گەردی کیمیاوی شێوەی پێکاتەی هەیە شێوەی پێکاتەی دروستبوونی هەیە لە فەزا مەسەلەن ئەگە بڵێن H2O دوو گەردی هایدرۆزینەوە دوو H2O لەگەڵ گەردێکی ئۆکسسیجینی پێوەیە دوو هایدرۆزینەکە چۆن ڕەبت دەبن لە ئەوەی بە دەوری گەردی هایدرۆزینەکە ئەو پێ دەڵێن تەرکیب و پێکاتەی فەزایی بۆشایی ئەو گەردە جا لە زۆر پێکاتە دیکە کاتێک کە جوولە دەکەن شوێنی خۆیان دەگۆڕن ئەو گەردیلانە بە دەوری گەردیلێکی سنتەر دیسان لە چەپەوە بەرەو ڕاستپاڵە هیچیان وانە جا ئەوەکەش ئەوە هەموو بەڕاستی بەڵگەیەکەوە تەتابوقە یەکان جیرێک هاویەکێکەکەوە هەرچی لەو کەونەیە هەمووی عەبد و بەندایەتی هەموو تەسلیمی یەک پەروەردگارە یەک خالقە کە ئەڵڵایە سوبحانەهو وتەعالا و ئاماژەیە ئەو یاسا و ڕێسایانەی کە لە کەعبەش دانرا لە حەجی ماڵی خوا لە دروشمەکان هەمووی خالقی ئەرز و ئاسمان و کەون و کائیناتە هەموو یەکە تەوحیدی خوای پەروەردگار بەدی دێت کە حەجکردنیش لەلایەن ئەو خالقی کە دروستکەری گەردون و هەموو مەخلوقاتە خەڵقی کردیە بۆیە هیچ شتێک نییە لە گەردووندا بخڵێتەوە ئللا لە چەپەوە بەرەو ڕاستە و ئەوەش کە خاڵی پێنجەمە لە بەرچی هەر هەمووی ئاوە وەرگرتنی هێز و وزەیە پاوەرە هێز و ئینێرجی وەردەگری لە کاتی و سوڕانەوە بەدەور لە چەپەوە بەرەڕ بە پێچەوانەوە کەسێک لە ڕاستەوە بەوەی بڕۆ وردە وردە ئەو هێزی بەردەوامی تاقەی بەردەوامی کەم دەکات بەڵام کە لە چەپەوە بەرەو ئەوەیە خوڵگەکەی بەردەوام بە دەوری خوڵگەکە دەخولێتەوە و ئەو تاقەی کە هەیەی ون ناکە زانان یەک لە لێکدانەوە ڕاوەکانیان ئەوەیە کە دەڵێن بۆیە ئاوا دەخولێتەوە ڕاوەکان کە لە فیزیای جوولەدا کە پێ مۆتەر فیزیک لەوێ جوولەی هەموو شتێک لە ورترین تەنۆڵکە لە ئەلیکترۆنەکان وەگەرد و گەلی تا ئەستێرە هەمووی بە ئاراستەی چەپەوە هێز و وزەی بەردەوامی زیاتری دەست دەکەوێت بۆیە دەڵێن ئاوا بەو دەورێ بۆیە لە کەعبەی پیرۆزی بەڕاستی وەک مامۆستایان باسییان کردن هێز و پاوەری هێزی ئیمانیە کە ئێمەش بەو دەوری کەعبە دەخولێنەوە هێزی ئیمان زیاتر بەدەستخی ئاماژەیەکی دیکە لە مەقامی ئیبراهیم و حەجەری ئەسوەد لە فەرمودەکان هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ هەردووچیان لە بەهەشتن هەم حەجەر و هەمیش بەردە ڕەشەکە حەجەری ئەسوەد بەو دوای سەلمێنراوە کە هەردووچیان پێکهاتەی سروشتی طبیعی فیزیایی و کیمیایی ئەو دوو بەردەیە هەردووچیان بەردن هیچیان لە خاکی مەکە نیە هیچیان یانی هەموو سامپڵەکان وەرگیرە نە حەجەر و نە مەقامی ئیبراهیمیش لە شاری مەکەی نییە و تەنانەتی حەجەری سەلمێنراوە کە لەسەر زەویش دینە لە هەسارەکانی دیکەنێ بەڵام هی مەقام زۆر گەڕان بەڕاستی تا ئێستا لە ڕووی ئەمانەتی علمی کەس نەیگوتبوو کە
لە دەرەوەی گۆی زەوی و هەسارەی زەویدا هات بەڵام هی حەجەر لە بریتانیا پێکهاتەی حەجەری ئەسود بەڵێ دەڵێن لەسەر زەویدانە ئەسڵەکەی لە هەسارەی دیکە و لە شوێنی دیکە هاتێ لە ئاسمان هاتیە هاتە خوارە ئەوەش بەڕاستی بەڵگەنکەوە هەرچی ئەو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ابن عباس فرمي قال نزل الحجر الأسود من الجنة حجر لبهجدا وهو أشد بياضا من اللبن فسودته خطايا بني آدم فرمي أون دس فيبو بلام قناه تاواني بني آدم أو رشيك ودرباري مقام فرمي إن الركن والمقام ياقوتتان من ياقوت الجنة هادو دو در جوهري لجوهركاني بهشت يعني طمس الله نورهما لفرمي نوري شان هبو أو ندد روشانوا ولو لم يطمسنا نورهما لأضاءتا ما بين المشرق والمغرب لفرمي أخوي بروجار مسخي نور روناشيان نكر بحر هموي روناشي ذكر دوا حفتن باب خيراي كاتك باش كاتن تعبت مندي شويني كعبي مالي خوا سبحانه وتعالى براسي همو ما اندزانين خواهي بروجار فرمي كإبراهيم عليه السلام فرمي قال ربي إني أسكنت بواد غير ذي زرع عند بيتك المحرم فرمي أي خواهي پروردگارم وكانم رغولا كانم إبراهيم مالو خيزانم لدولك بزيهشتو نشتزيه كردوا غير ذي زرع هيت كشتو كالو قجو جاو دارو درختي لينيا يعني يشيك لتايبت من ديكان يقباس ماكر أو شوينا كلا بردي آقريني بركانا كان بيدابو حال السرطاو هيتي لينبو أو هرشو روثو أو بو ئێمە بۆچی خی پەروەردگار بۆی تاقیمان بکاتەوە لە سایکۆلۆژیای مرۆڤدا لە سایکۆلۆژیانە لە علم نەفس وات سەلمێنراوە ئینسان مەچ دڵخۆش دەبی بە هۆکارە مادیەکان کۆمەڵێک هۆکاریمە سەوزایی و گژوک جیا و ڕووبار و ئاو و کانی و ئانە یعنی سەلمێنراوە لەو شوێنانەدا ئینسان هەست بە بەختەوری و دڵخۆشی دەکات بەڵام خی پەروەردگار شارەکەی لەوێ بنیادناوە بۆی ئینسان کە دەستە ئەوێ پەیوەست نەوی بە هیچ شتی دیکە سەعادەی حەقیقی بەختەوەری حەقیقی دڵخۆشی حەقیقی تەنها لەوێ ببینی کە لە پەیوەستبوون و بەندبوون بەخوا سبحانه وتعالى پەیوەندی و ئیتصال لەگە پەروەردگاری خوا سبحانه وتعالى لەگە پەروەردگاری خۆی بۆیە ئەوەی کەوا ئینسان هەست بەو بەختەوەری دەکات ئینشاءالله هەمووتان نەچوونە ئەوەی چوشن هەردەچیت لەوێ ئەو بەختەوەری کە مامۆستایان باسییان کرد هیچ نمونەی نییە بەتایبەتی کە بە دەوری کەعبە و لە شوێنی کەعبە ئەو سەعادەتە ئەو خۆشیە ئەو دڵخۆشیە لەوێ هەستی پێ دەکەی سەعادەت و بەختەوەرێشی حەقیقیە وێنەی نییە هەرچی خۆشەکانی دنیا هەر کەسێک تاقی کردبیتەوە ناگاتە ئەو خۆشی حەقیقی کەوە هەیە بۆیە مرۆڤ تەنها لە ڕێگای پەیوەندی تەواو ڕاستەقینە بەخوای پەروەردگاری دەگاتە ئەو سەعادەتە حەقیقی بۆی خوای پەروەردگار بیسەلمێنی کە سەعادەتی حەقیقی دنیا و قیامەتت دەوێت تەنها لەوەیەکەوە ڕاست و ڕێکبی خۆت تەسلیمی ئەمر و فەرمانی خوای پەروەردگار بکەی و هەموو خۆت داڕنی وەکو مامۆستا باسی کرد لە هەموو هۆکارە مادیەکانی دنیا تەنها ئیمان بۆیە هەست بەو چێژە دەکەی ئەو کات و خۆشگوزەرانەی کەوا دیکەی لە ژیانی دنیا هەیە قەت ناگاتە ئەوەی کە لە کەعبەی ماڵی خوا سبحانه وتعالى هەبی ئەوەش بەڵگەیە بەڕاستی کە خوا سبحانه وتعالى بەبێ ئاماژەنی ئەو شوێنەی ئاوا ماڵەکەی لەو شوێنە بنیاد ناوە هەشتم ئاماژەی زانستی کەعبەی ماڵی خوا سبحانه وتعالى کێشکردنەچیە جەذبێکی هەیە یعنی لە ئینگلیزی پێدەن ئەتراکت یعنی ئەو جەذبەی کە هەیەی وێنەی نییە بەڕاستی نمونەی نییە لە دنیادا هەمومان هەستمان پێکردە تەنانە زۆر کەسیوا کە کەعبە بەجیدێری وازانی نزیکترین خۆشەویستەکانی لەدەستدایە یعنی ئەمە سەفەرمان کرد و چەندین لەوێ ئاخیر تەواف و ئاخیر ماڵ ئاوای لە کەعبە یعنی دەست بە گریانێک و ئەوەندە بە کوڵگریانێک کە نەما ئازسترین خۆشەویستترین کەس وندەکەی و لەدەستدەدەی وەیە بەڕاستی ئەو جەذبەی کەعبە یعنی یەکێکە لەو ئاماژە زانستانی خۆی پەروەردگار دەفەرمێ وإذ جعلنا البيت مثابة للناس وأمنا مثابة يعني شوێنی بۆ گەڕانەوەی واتە هەردەم بۆی دەگەڕێ وەکو شوێنی هێڵانە و حەوانەوە وەیە هەر کە دەیڕۆی چەند جار دەڕۆی چەند جار سەردانیت کرد یعنی زۆر جار سەردانی شوێنان دەکەی لی بێزار دەی مەلەت دەتگری پێت خۆش نێ زاری دیکە بچیەوە بەڵام هی کەعبەی پیرۆز وانە ئەو جەذبەی کە هەیەی وەسەلمێنراوە لە توێژنەوە سایکۆلۆژیەکان کە ئەوەی مەکە هەیەی بە ئەو هەموو سامپڵیان لەو خەڵکەی وەرگرت بوو لە هیچ شتێکی دیکە نییە ئەو جەذبەی هەیە ئەو جەذبە ڕوحیەی کە لە کەعبەی پیرۆزەیە لە هیچ شتێکی دیکە نییە
بۆیە هەر چەند جار سەردانی دەکەی زۆر بە شەوقەوە بە تامەزرەوە دەتەوێت دووبارە سەردانی بکەی و تام و چێژە ئیمانەکەی زیاتر لێ دەبینی بۆیە هەرگیز لە بینینەکەی تەنانەت ئەوە دانیشی قەت بێزار نابی تەمەشای کەعبەی پیرۆز بکەی. ئەوەشیان بەڕاستی لە زانستی نیرۆفیسیۆلۆژیمان هەیە لەوانەکە ئەو توێژینەوەی باسم کرد لە کاتی ئەو تەوافکردن و مانەوەیان لە کەعبە بووتە هۆی ناوچەیەکمان لە مێشکێ پێ ناوچەی دەستخۆشیکردن یعنی ئینسان کاتێک کە شتێکی ینی خۆش منزەڕێک دەبینیان کارێکی خۆشیان قسەیەکی خۆش ئاوە ئەو شوێنە هانی دەدات دەستخۆشی لێ دەکە لە ڕێگەی ڕژانی دەردانی چەندین هۆرمۆنەوە جالەوە لە شاری مەکەوە لە ناو کەعبەی پیرۆز ئەو هۆرمۆنانە هەر هەمووی دەردانیان ئاستەکانیان زیاد بوو مەسە هۆرمۆنی دۆپامینمانێک کە لە مێشک هۆرمۆنی بە حەزکردن بەخۆشی بە نسبەیەکی کەم بەردەوام لە ئینسانیدا دەڕژێ ئەگە ئەو هۆرمۆنە نەبی ئینسان دڵی دەتەقی یعنی تووشی خەمۆچی دەی بەردەوام بە نسبەیەکی کەم دەڕژێ کاتێک کە زیاد دەڕژێ ئەو دڵخۆشی و ئەو جۆش و خۆشەی کە لە شاری مەکەوە بە تایبەتتر لە تەواف و بە دەوری کەعبە هەر هەمووی زیادی کرد ئۆکسیتۆسین هۆرمۆنێکی پەیوەندی کۆمەڵاتیە بەندبوونی کۆمەڵاتیە لەوێ هەست دەکەی ئەوە ئۆکسیتۆسین زیاد دەڕژێ بۆی ئەو بەندە ئەو جەزبە لەگەر کەعبەی پیرۆز لەلات دروست دەبی لەو شوێنە وهروە سیرۆتونین کە پێ دەڵێن باری دەرونی ئەو ئینسانە ڕێک دەکە و ڕاست دەکاتەوە و ئیندرۆفین تەنانە ئێش و ئازار نایە چەند کەس سوە دەڵێ نەخۆش بوو لەوێ هیچ هەستم بە ئێش و ئازار نەک ئیندرۆفین یەکێک لەو هۆرمۆنانەی کە بە نسبەیەکی کەم لە مێشک دەڕژێ وەکو ئازار شکێنێک وەکو هێورکەرەوەیەک بۆ ئەوەی هەست بە ئێش و ئازار نەکەی لە لەشت لەوێ ئاستی ئەو هۆرمۆنەش هەروە زیادی کردبوو هۆرمۆنی دیکە پێدەن ئیپینیفیرین ئەو ئیپینیفینینە ئیشی چست و چاڵاکردنتە بەیانیان لە ئینسانی نسبەکەی بەرز دەبتەوە بۆی کاتی ئیش و جوڵە و چاڵاچیە بۆی بچێ سەرکار و تەمبەڵ و تەوەزەڵ نەبی لەو شوێنەژا نسبەی زیاد دەبی بۆیە لەوێ چەند کەسێ دەڵێ شەو ڕۆژەکەم 2 سەعات دەنووسم 3 سەعات دەنووسم ئەلۆ هەموو چست و چاڵاچیە هەبوو کە لەوێ هۆکارەکەی ئەوەیە کە خوا سوبحانەوە وتەعالە بۆیە یعنی ئەو دینە فیتڕەتە کۆدەکانی لەگەر کۆدی ئینسانی لەگەر دەماری سایکۆلۆژی ئینسانی هەیە بۆیە کۆدی خۆی دەبینتەوە بۆیە ئەو ئینسان لەو شوێنەدا هەموو شتەکانی هاویەکە هەموو ئینسیجام هەیە بۆیە هەست بەو دڵخۆشی بەو چست و چاڵاچی دەکەی قەت بێزار ناوی لەوێ ئەو هەموو مادی بوونەش دەبینی هەر بە دڵخۆشی دەکات ئاخشتووە پێش کۆتایی سوودە ناو ڕامان وردبوونەوە تەدەبڕ یعنی ڕەنگە مامۆستا هەندێکیان باس کرد بەڕاستی ئەو تەدەبڕە ئینسان ئەو تەئەمولاتی کەوا لە حەز دەستی دەکەوێت بە خۆ داچوونەوە لێپرسینەوە لە نەفس و دەروون تەوبەکردن گەڕانەوە پەشیمانی ذکر و یادی خوا سوبحانەوە وتەعالە نزاو پاڕانەوە ڕامان لە مردن سەرنجامی ئینسان وەکو مامۆستایان باسییان کرد کە لەوەی قیامەتێکە هەز دەکەیکەوە وا بەرەو قیامەتی خۆت دەڕۆی وی لە دروشمەکانی حەج و لەوانە تەئەمولات تەدەبڕ و تێڕامان و ڕامان ڕوودەدا ئەوانش بەڕاستی چەندین سوودی هەیە یەک لەوانە بە کوردەکەی دەڵێ فۆرمات دەبتەوە ئینسان لەوێ فۆرمات دەبتەوە واتە ئەو مەشغەڵەتە دنیاە ئەو بارات نێگەتیڤانەی کە ساڵانێکە باری کردێ لە خۆی لەوێ هەر هەمووی نامینێ بۆی پێغەمبەری خوا فەرمی سەڵسەم کە دەگەڕێتەوە کە یەومی وەلەدەت و ئومو ئەگەر لێ قبول بێ فعلەن هەست بەو خۆشیە دەکا وی لەوێش ئەو تێڕەمانە ئەو موربوونەوەی ئەو گریان بە کوڵە ئەو تەضەڕوع لە چیای لە حرەفە و لە ئێوارەی ڕۆژی عەرەفە بەڕاستی ئەوەیە ئەو ڕامانەیە کە باسما کرد بۆیە چارەسەری دەرکەوتی ئەو تەئەمولە هەموو ئێستا لە دنیادا عنی پێتان سەیر نەبی بران و خوشکان لە ئەمریکا لە 10 کەس 7 کەس کێشەی خەو زڕانی هەیە لە هەفتەیەکە لە 10 کەسان 7 کەس سەیتیان تووشی کێشەکانی دەرونی و خەوزڕان و ئەوانە دەبن بۆیە دڵە و ڕاوچێ سترێسی دەرونی زەقتا ئەوانە هەمووی چارە سەر دەکا باشکردنی فرمانەکانی خانەکانی مێشک لەوێ هەز دەکەی کە مێشکت وەکو جاران نییە زۆر بە باشی کار دەکەن و ئەوە نەهێشتنی خەمۆچی لابەری ئەو بارە نێگەتیڤانەی کە تازە باسمان گەڕانەوەی هاوسەنجی دووبارە بەرنامەکردنەوەی خودی ئینسانەکە لە مێشک و دڵ و دەرونیدا باشکردنی توانای ئیدراکی هەستکرد ئیدراکی زیاد دەبی وەک کوالیتی نووسنی دەمینی کەمترین دەنووتین سەعات بەڵام زۆری نووسنەکەی باشە ئیسیفادەی 10 سەعات یان 7 سەعاتی کە لێرە بە تەمبەڵی و تەوەزەلی دەخەوی و دەنووتن زیادبوونی توانای داهێنانی هیزری ئیبداعی فکری و ئەوانە هەر هەمووی زیاد دەبی خوای ئەوەش کۆمەڵێک لە سەرچاوەکانە خوای پەروەردگار بێبەشمان نەکە لەو سوود و مەنافعانەی کەوە لە حەج هەیە دووبارە خوای پەروەردگار پاداشتی خێرتان بداتەوە زۆر سپاسان دەکەم و داوای لێبوردنیش دەکەم لە هەردوو مامۆستای بەڕێز و لە ئەوەی بەڕێز ئەگەر زیاد
لە کارەکەی